بڕیارماندا بە ڕاگررتنی دەوام لە ڕێکەوتی دەی هەشتی 2020 لە سەرجەم نەخۆشخانە فریاکەوتنەکان و مەڵبەندە تەندروستەکانی ناوەندی شاری سلێمانی و دەوروبەری کە بریتین لە چەمچەماڵ و دوکان و هەڵەبجەی تازە و پێنجوێن و دەربەنیخان و سەی سادق و کوێ و ئیدارەکانی هەڵەبجەیش شەید و گەرمیان و ڕاپەڕین. لێرەوە ڕایەگەێنین کە بەداخەوە ماوە 5 ڕۆژەمان گیراویش بەرپرسێکی حکومی بەدەم داواکاری پزیشکانی مانگورتو نەهاتووە بۆ دابینکردنی موچەکانمان. داواکارین لەلایەنی حکومی پەیوەندیدار بە زووترین کات موچەی مانگی سێی پزیشکان بەبێ لێبڕینی هیچ پاشەکەوتێکدا بەش بکات لە ئەگەری جێبەجێنەکردنی داواکاریمان مانگرتن بەردەوام ئەبێت و تەندروستی هاوڵاتیان لە هەر ئەگەرێکی نەخوازراودا لە ئەستۆی حکومەت و لایەنی تەندروستی